نزیکەی 2 مانگە لە 5 گوندی ناحیەی سەرگەڕان هەموو جۆرە کارێکی کشت و کاڵی قەدەغە کراوە. لە دوای وەرزی دروێنەوە سوپا ڕێگری لە جوتیاران دەکات بۆ چوونە سەر زەویەکانیان و ئەنجامدانی هەموو جۆرە کارێکی کشت و کاڵی. ئێستا کێشەکە بە هەوڵی یەکێتی چارەسەر کراوە. ئەم 5 گوندە مەنع کرابوون بە هیچ شێوەیەک بچنە سەر زەویەکان و کار و کاسبی خۆیان بکەن. ئەمڕۆ خۆشبەختانە مژدا دەین بۆ جوتیارانە لە ڕێگای هەواڵ کاک ئاسۆمامەند کارجێڕی مەکتەبی سیاسی و سەرپەرشتیاری زۆنی کەرکووک سەلاحەددین توانی ئەو کێشەیە چارەسەر بکات و جوتیارەکان ئەتوانن بچنە سەر زەویەکانیان. لە ئێستادا لایەنە پەیوەندیدارەکان سەبارەت بە دەستێوەردانی سوپا لە کاری کشت و کاڵی ئاگادار کراونەتەوە. لە کۆتاییدا فەرمان بە سوپای عێراق دراوە چیتر دەست لە کاروباری کشت و کاڵی وەرنەدەن. پێمان گوتوونە کە نابێ هێزی عەسکەری تەداخلی کێشەی زەوی وزارکە و بەڵێنیان پێداوین و ڕوبڕووی ئەو خەکانە دەبین و ئەو ناحەکانە بکەن و دڵنیا بن کە با بڕێن زەویەکانی خۆیان بچێن و کێشەکان چارەسەر. گوندەکانی پەڵکانە و شەناغە و سەربەشاخ و گابەڵەکە و لە هێبان ئەو 5 گوندن کە هاوردەکان بەردەوام هەوڵی داگیرکردنیان دەدەن. جگەل لەم هەوڵە یەکێتی لە 2 ڕۆژی ڕابردوودا 2 نووسراو لە بەغداوە ئاڕاستەی کەرکووک کران کە لەلایەن ئەنجومەنی باڵای دادوەری عێراق و وەزارەتی بەرگریەوە کراون و داوا دەکات کار بە ناوەڕۆکی بڕیاری 29 ئەنجومەنی وەزیران بکەن کە لە بەرژەوەندی جوتیارانی کورد و تورکمان دراوە و تایبەتە با هەڵوەشانەوەی بڕیارەکانی ڕژێمی بەعەس. کارۆن محەممەد کورد ساد نیوز کەرکووک.